لە ڕۆژی جیهانی موزیکدا ئەمڕۆکە لە شاری هەولێر بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەر بەڕێوەبەرایەتی هونەرەکانی مۆسیقا هەستا بە سازدانی یادکردنەوەی ئەم ڕۆژە مەزنا لە هەمان کاتیشدا یادی دوو هونەرمەندی کورد کە لەو ڕۆژەدا کۆچی دوایان کردو ئەوانیش هونەرمەندان محەممەد جەزا و مامۆستا عەدنان جەمال بوو. پەیامی ئێمە ئەوە بوو کە بتوانین لە ڕێگای موزیکەوە بە هەموو دنیا ڕابگەین کە ئەمڕۆکە ڕۆژێکە کە ڕێکخراوی یونسکۆ لە جیهاندا ئەم یادە بەرز ڕادەگرێت ئێمەش وەک شاری هەولێر وەک کورد بتوانین ئەو یادە بەرز و بەرز بنرخێنین. ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی مۆسیقا 1 ئۆکتۆبەر وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر هەڵسا بە یادکردنەوەی ئەو ڕۆژە پیرۆزە بەم بۆنەیەوە سڵاو و ڕێز و پیرۆزبایی لەسەر هونەرمەندانی جیهان بە تایبەتی موزیسیانان و هەروەها لە کوردستان دەکەم. پێشانگای کراوەتەوە لە شارەزوور من و کوێیەک لەگەڵ بەشداربووەکان هاتووم ئەو خولیایە کە هەمە بە فڵچەکان ئەرزیان بکەم. ئەم ڕۆژوەکو 5 لەو حەبەشدارم تایە دانێکیان باز لە بەهێزبوونێکی ئەسب دەکات و هەروەها ئازادی کۆترەکان کە دوایی دەریان دەخەین شتێک لە دڵما بێت لە خولیا و مێشکما بێ ئەتوان بێن بە فڵچەکەم دەری ببڕم و پیشانی ئەو کەسانەی بەم کە بزانن توانایەکی هونەری هەیە لە هەر کەسێکا بێت. تابلۆ بەشداریم کردووە. تابلۆکانم هەمووی کاری سروشتیە زیاتر لە سلێمانیەوە هاتووم. کۆی گشتی بەشداربووان بە تابلۆ کۆمەڵی گەنجی چۆنەڵی دەستڕەنگینن و پێک هاتووە لە 64 تابلۆ. This exhibition is in the framework of We Art Excel exhibition, which is organized in collaboration with the commune of Excel. And this is an exhibition that goes on the whole weekend. And here we are 9 artists exhibiting here. I'm exhibiting my work, which is called Square Boat. So it's about fisheries in West Africa. We very quickly decided to prepare and work out the text of a comment on what this painting is and still is. My pleasure is nowadays state that her current creation is still coherent with what I discovered 2 years ago, although smaller evolutions in the colors particularly.